لا ولا شيء بس ولا بأوضن من باب بأوضن اسمع بندي لا لا من باشا من بندي لا بيدم وين خان؟ بله شوفيري قربت نوروشيا؟ يبدأ باسيلكا من بندي دبم دا حد صالح ينكش لو كشتيان لو كشتيان فقيرو نعمل كشتي نعمل كشتي لو كشتي أخلو كشتي لا بيتر باشا بيدم باشا كان فرمان يبدأ قبل نجيك ألو فينك جان باشي؟ من بندي أسمع بندي حد صالح ينكش نعمل كشتي يا زلمة فينك ولا تصاب نادي؟ الو فينك بينبلي ودنقة سيا؟ كاك جان أو دايك كاك فرمانة دايك فرماني ايش تسيا ليلة؟ لما لو كزنا قو آقا داري بي إتر هنامتي بو دايرة لغن خوش فينك ايشي واكو دبي او بياوة نازاني رشوين ايش كردنا فينك امن حتى ايرم هاتيا بارك دو مانجي بديو فرمان لكمبانيا دربكا يك دنيا مواد مان لبو هاتيا دبي صرفي بكي باشا كاك جان باش كاك فرمان يقدر قولا بماي لا أمش بينهم ما بندي فرمو كوري جان ما بندي تازه کاردو برام تلفونی کرد کاردو؟ بله باشا لبرتسه؟ من بگوندی يبدأ قدام برارێکی دەرکردووە وتی لە کار دەری بکە باشە لەبەرچێ خۆ دەزانی ئێرە شوێنی کارکردنە ناکرێت دایکرد لەگەڵ خۆتا بێنی باشە فێنخان کاکاردوو کوزانی کە داکەم لێکوانەیە کاک فەرمان خۆ تۆ ئەبینی ئەو کامێرانە لەسەر سەری ئێمەیە بم بەگوندی یەک دەقەدا فێنخان بەس ئەوڕۆ داکەم بینە ئێستا من چێوە بچم داوای لێبوردنەکەم ناتوانم هیچ یارمەتێکە بم تازە براکەم بڕیاری خۆی داوە بەڵام خەمت نەبێ موچێ ئەم مانگە و مانگێکی کەشی بۆ سەرف کردووی دوام کەوە با بچین پارەکەت بەبێ من بەگوندی یعنی دەرم دەکەن؟ بەداخەوە وا بڕیاریەوە فێنخان من هیچم لەدەست نایە داوای لێبوردنەکەم بەگوندی ئێستاش ئیشمان هەیە وەرە با پارەکەت بدەمێ باشە بەگوندی باشە پورەیە بەگوندی فەرم من بەگوندی لە هەموو لایەکەوە فشارم لەسەر بوو فشاری دەرونی فشاری ئابووری فشاری کۆمەڵایەتی بەجارێک وێران بووم نەمدەزانی ڕوو لە چێ بکەم ڕۆژانە لە نێو تراژیدیایەکی سامناکدا دەژیام ئاخر دایکێک بەو هەموو قوربانیدانە چۆن دەبێ فەرامۆشی بکە بوو لە ژیانم بیبەمە دەرێ بۆیە کۆڵم نەدا دەڕۆیشتم بۆ هەر ئیشێک نەم دەتوانی بیکەم لەبەر دایکم چونکە خوشک و براکانی کەسیان ئامادە نەبوون وەری بگرنەوە منیش تاقانە بووم بۆیە غیرەتم قبوڵی نەدەکرد بینێرم بۆ خانەی بە ساڵات چوان برسیمە برسی داجان ئێستا دەچم لە پەل و دێن و دەگەڕێمەوە باشە؟ باش ئەتۆ لێرە دانیشە سەبر دای سەبر برسیمە باشە ئێستا لە پەل و دێنین باشە دا لێرە بە نەجوڵی باشە؟ باش